تەیف سامی ڕێو شوێنەکانی ناردنی موچەی مانگی ئایندەی فەرمانبەرانی هەرێمی ئاشکرا کرد. هەژماری من کۆتایی هاتوو کیکار جێی دەگرێتەوە. حکوومەتی هەرێمیش بەهۆی هێزە دابەشکردنی موچە ڕادەگرێت. سەرۆکی بۆردی توێژینەوەی ستاندەر لەبارەی دڵنیایی دانەکەی دادگای فیدراڵی بۆ فەرمانبەرانی هەرێم دەستخۆشی لە دادگاکە دەکات و گەرانتیەکیش دەدات. سڵاوتان لێبێ، ستاندەر نووسان پێشکەش دەکەین. لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لەگەڵ وەزیری دارایی عێراق کۆبوویەوە و گفتوگۆ لەسەر پرسی موچەی فەرمانبەرانی هەرێم کرا. لەم بارەیەوە دکتۆر جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند کە کۆبوونەوەکەدا پرسیاری ئەوە لە وەزیر کرا ئایا لە عێراق وەزارەتەکانی بەرگری ناوخۆ ئاسایش نیشتیمانی و حەشدی شەعبی تەوتین کراون. لە وەڵام داوتی سەرجەمیان تەوتین کراون. بەپێی وتەی جەمال کۆچەر لەبارەی موچەی مانگی ئازاری ئەم ساڵی فەرمانبەرانی هەرێمی کوردستان، وەزیری دارایی عێراق وتوویەتی مانگی داهات و 1 دینار ناچێتە سەر هەژماری دارایی هەرێم ئەگەر پرۆسەی تەوتین تەواو نەکرێت. جێی باسا کۆمپانیایەکی کاردیش ڕایگەیاندووە دەتوانین لە ماوەی 2 هەفتەدا هەژماری و کارتی موچە بۆ هەموو فەرمانبەرانی هەرێم دەرکەین. بەپێی قسەکانی تەیف سامیش بێت لە مانگی داهاتووە موچەخۆرانی هەرێم لە بەغداوە ڕاستەوخۆ موچەکانیان وەردەگرن. لە کۆبوونەوەی ئەمڕۆی لیژنەی دارایی تەیف سامی وەزیری دارایی عێراق ڕایگەیاندووە کە ئەوان کار بە پرۆژەی هەژماری من ناکەن و خۆیان لە ڕێگەی ئەو کۆمپانیایەکی کار کە کارتی بۆ موچەخۆرانی عێراق دروست کردووە کارتی موچە بۆ هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان و موچەخۆران دروست دەکەن. تەیف سامی وتوشیەتی کۆمپانیەکە پێی ڕاگەیاندوین کە لە ماوەی 15 ڕۆژ دەتوانین کارتی موچە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان دروست بکات. بە بڕوای چاودێران بەم پێش بێت ڕۆژەی هەژماری من کە دەست پێشخەریەکی سەرۆکی حکوومەت بوو لە ماوەی ساڵی ڕابردوو بە مەبەستی پێدان لە ڕێگەی بانکەوە دەستی بەکار کردو بەر لەوەی کارا بکرێت کۆتایی پێهێنرا. ئەوە لە کاتێکدایە لە کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانی هەرێم بڕیار دراوە موچەی مانگی شوبات دابەش نەکرێت تاوەکو بەغدا موچەی هێزە ئەمنیەکان دەنێرێت. دکتۆر ڕەعەت ڕەفعەت سەرۆکی بۆردی توێژینەوەی ستاندەر هاوکات سەرۆکی تیمی سکاڵاکەرانی دادگای فیدراڵی لە چوارچێوەی سکاڵاکەی ستاندەر بۆ ناردنی موچەی ڕاستەوخۆ لە بەغداوە دەستخۆشی لە دادگای فیدراڵی دەکات بۆ ئەوەی وەزارەتی دارایی عێراقی پابند کرد بەوەی پێویستە تا پرۆسەی تەوتین و ناردنی موچە ڕاستەوخۆ لەلایەن وەزارەتی دارایی عێراق بۆ موچەخۆرانی هەرێم پارەی پێویست بە شێوەی کاش بۆ دابەشکردنی موچەی موچەخۆرانی هەرێم بنێرن. ناوبرا و ڕاشی گەیاند دەسەڵات دەیەوێ بۆ ناشرینکردنی بردنەوەکەمان فەرمانبەران هەن بدات کە لە مانگی داهاتووە چیتر موچە نەنێردرێت. بەڵام ئێمە لە سکاڵاکەمان داواکاری سەرەکیمانەوە بوو کە مانگانە بە شێوەی ڕاستەوخۆ و بەبێ دواکەوتن هاوشێوەی موچەخۆرانی عێراق موچەی موچەخۆرانی هەرێمیش بدرێت. ئەمەش لە دادگای فیدراڵی پەسەند کرا. ڕاگەیەندراوەکەی دوێنەی دادگای فیدراڵیش دەختی کردەوە لە بڕیارەکە. بۆیە موچەخۆرانی هەرێم دڵنیا دەکەینەوە هیچ مەترسیەک لەسەر موچەکانیان نەماوە. پرۆسەی تەوتینیش تەواو دەبێت بەیەکجاری کۆتایی بەو کێشەیە دێت. ستاندەر نووسمان پێشکەشکردن شاد و کامەران بن.